بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه إلى يوم الدين أما بعد سلامي خواهي قورة الليبي بسران بنراني عزيز خوشويس دهر كيون خواهي قورة عبادة وطاعتي هم ولايك من قبولك إن شاء الله أم شوشاتنا خزمتان بلام داوي لبردن دكين لبيشيكي دلين كاتكمان كمدوا كوتين چونكا هەندێ کار بوو بەڕاستی پێویستێ کرد ئاوا بێت خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. خوشکێکی بەڕێز وەفاتی کردبوو، خەریکی ئەو برایە لە شۆردن و شتی بوون، تا تەرتیبیان کرد بۆیان، بۆیە ئێمە دواکەوتین لە خزمەتی جەنابتانە. پرسیار و وەڵامەکانمان لە بابەتی شەوانماندا لە خزمەتی جەنابتاندا ئێمە پرسیارە کراوە بۆ نمونە، ئایا ئەو پرسیارە بۆ نمونە دەربارەی زەکاتە. پیاوێک دەڵێ مامۆستا من هەندێک پارەم هەیە، ئەم پارانەم ها لە ئیشە ئێستا بەڵام ساڵە نەچۆتە سەریا، ئایا زەکاتی هەیە یان نییە؟ ئێمە ئەڵێن ئەگەر ساڵە نەچێتە سەریا پارەکە هەرچەنێ زۆرش بێ ئەوە زەکاتی نییە، ئەبێ ساڵێ بچێتە سەریا. برایەکی تر پرسیارێکی کردووە لێمان، ئەڵێت پرسیارێکی نردووە، ئەڵێ ئایا من مامۆستا پارەم زەکاتم هەیە، برایەک مشەیە قەرزارە یان دەستی کورتە، ئایا دەتوانم زەکاتەکەی پێ بدەم؟ برا بۆ برا تەبعەنە بێ بەڵێ زەکات بدەی، بەڵام ئەوەی تایە کە ئەم برایە جیایە یان لە ماڵە، ئەوش فەرمووی ماڵ و مناڵی هەیە و جیایە، کە جیایە دەتوانێت زەکاتەکەی پێ بدا و تەبیعیە ئینشاءالله. مسلمان ئازیەکان چونکە خزم دوو مافی لەسەر تۆیە، ئێمە کاتێک زەکات دەرەکەین ئەگە کەسێک هەبوو مسلمان بوو ئەمە مافێکە لەسەر تۆوە کە بیدێتە مسلمان، ئەگەر دووەم خزمی خۆت بوو ئەمە مافێکی تری هەیە لەسەر تو، یعنی دوو مافیەیە. ئەگەر دراوسێت بوو ئەو مافێکی تری سێ مافیەیە، کەواتە ئەمە ئەولاترە، خزمی خۆت ئەولاترە ئەتا کەسەکە دوورەکە، بەڵام نەکوە کە مستحق بێ، ئەگە مستحق نەبوو نابێ بیدەیتە ئەو کەسە. پرسیارێتر کراوە بۆ نمونە، ئایا دانیوێڵە بۆ نمونە زەکاتی زراعەت چەنە لەدایەکە ئەگەر بە ئاوی باران بێ، خوای پەروەردگار باران بارێنێ و بێتە بەرهەم گەنم و جۆ لە دایەکە، بەڵام ئەگەر بە ئاوی دەسی بێ، خۆمان بێ بەبیر بێ، بە ناعور بێ، ئەمە لەدا نیوە، واتە لە بیستایەکە. ئەی لە کیلۆ 600 هەتا 600 کیلۆ بۆ نمونە خواردتر 600 زەکاتی نییە، بەڵام چووە سەرەوە 500 ئەوسیقین لە شەرعا هاتووە، 650 بۆ 700 ئەچێ بەسەرەوە، ئیتر زەکاتی بە کیلۆتی ئەکەوێ زەکاتەکەی بدە. پرسیارێترمان بووە تۆ دووبارە ئەرتیکراریەکەینەوە، و شەوەیە ئایا ئاڵتون لە ماڵا بێ زەکاتیە یان بەقەی خێزانەوە بێ زەکاتیەیە؟ ما ئەگەر لە ماڵ بوو زەکاتیە لای عولەمایان زانایان، ئەگەر هاتوو بەقەی ئافرەتەوە خێزانتەوە بوو، دوو ڕێی هەیە، هەندێکیان ئەڵێ بێ نابێ، بەڵام باشتر ڕێی ڕاجح چاکترەوەیە، حەدیثەکان جێگای مطمئینترە، بڵێن ڕێیەکە بە قووەترە زەکاتەکەی بدا بە گیانی خێزانێ. ئێمە وتمان نەتوانین خەز زەکاتەکەی کەم کاتەوە تایدا. کۆمەڵە پرسیار بوو هاتبوو بە ئێمەش بە پەلەی لەبەرەی چونکە کاتەکە شوو بە سەریدا حەزمان کرد لە خزمەتی جەنابتانە ئەم پرسیارانە شیکەینەوە. لێرەوە ئەڵێن هەر کەسێک پرسیارێکی هاین لە خزمەتیە، ئەگە پرسیارێکتان هەیە جوابی پرسیارەکەتان بە ئیزنی پەروەردگار دەدەینەوە، و هەر کەسێکش ئەتوانێت پرسیارەکە بنێرە، ئەگە ئێستاش فریان نەکەوتین ئەوە بۆ دەرزانی تر بۆ شەوانی تر لە خزمەتی جەنابتانە ئەبین ئینشاءالله تەعالا، چاوەڕێ ئەەکەین، ئەگە پرسیارتان هەبێ جوابی ئەدەینەوە، ئەگە پرسیارتانش نەبوو چاوەڕێ دوعای خێرتانین لە جەنابتان. خوای گەورە لە ئێمە وەرێش وەرگرێ عیبادەتی ئەم مانگا پیرۆزە، و خوای گەورە بیکاتە تێشووی چاکەکانمان، خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکا ئینشاءالله. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله
وبركاته.